ئەوەی هەر چاوەڕێمان گوتمان شەڕی داعش تەواو بێ قەیرانی ئابووری تەواو بێ وەزیری تەنووسی بە ئێمە وتووە لەلای من هەموو شتێ تەواو بووە بەڵام تەنها ئیمزای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ماوە یەک ئیمزای ئەو کۆتایی بەم خۆپیشاندانەیە ئێمە بە هەمان شێوە بەردەوام بین و سوورە بین لەسەر داواکاریەکانمان. ئەمە دەرچوانی سەیدەلەین 2016 هاتوین داوای ئەوە بکەین تاعین بینەوە 2 ساڵە ئێمە تاعین نەبووین و هەتا تاعینیش نبیناتەوە اینجا زەمان هەبێت و سەیدەلەی خۆمەکەینەوە هاتوین داوای مافی خۆمانەکەین. ئێمە طبعاً دامەزراندن لە ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە بە پێی بڕیارێک هەموو کۆلێژەکان ڕاگیراوە تەنها کۆلێژی پزیشکی گشتی نەبێت هەموو کۆلێژەکانی تر ڕاگیراوە لە کاتێکە ئێمە حەقی خۆمانە کۆلێژی پزیشکی ددان و پزیشکی دەرمانساز و هەروەها لەگەڵیشمانە کۆلێژی پەرستاری کە پێویستە هەرسێکە. پێشتر هەڵوێستمان بووە ئەمە دووەم هەڵوێستە سێم و چوارەم و پێنجەمیشی بەدواوێ کۆتایی نایە هەتاکو بزانین مافەکە بەپێی قانون و یاسا کە لەم وڵاتە هەبێت کە قانون و یاسای تیان نییە ئەبێ دامەزانی ئێمە مرکزیە لەگەڵ تەواوکردن و لەگەڵ تەخەڕوجکردنمانە ئەبێ بچین ناو خستخانەکانەوە خزمەت بکەین عەقڵ و هۆش و مێشماندانا لەبەرەوەی بەرهەمەکەی بخۆین بەرهەمەکەشی ئاوا خوین تەنها ئێمە هەموو ئیشەکانمان جێبەجێ کراوە ئیمزایەکی بەڕێز کاکنیە چیروانیەوێ بەس ئەوێ کاکە ئەویش ئەو تا دانی پیانە نێو دەستی بام پێکا وەکو خۆ زانی جەنابی بەڕێزیاڵە کاکە بڕۆ لە فلان شوێن و لە فلان شوێنە ئیشکە ئێمە ئەوانشمان دەست ناکەوێت کۆمەڵە گوەرەگرن بە خۆبەخش بەس ئەوەندەی ئاگادارنی خەریکن با بڵین لە ژێرەوانێ بە عەقد بێ بە شتێ بێ ئەم خۆبەخشان تاعیم بکەن و ئێمە ژوەلا بنن فێمە هاتوین ناڕەزایەتی ئەومان هەیە کە ئەم شتە بەو شێوازە نەڕوا لایەنە قانونیەکەی بەو شێوازەیە کە ئێمە خوێندن تەواو بکەین دابمەزین دوای کە بڕوانامە وەرەگرن